چەمکی لێبوردەیی لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە هەمیشە باسیەوەمان کردو ئێمەکو تاکەکان ڕۆژانە هەم لە ناو چوارچێوەی ماڵەکەی خۆمانەوەکو خێزان هەتاینە دەرەوە تێکەڵی هاوڕەکانمان هەتاچینە شوێنی کارمان هەتاوەکو تێکەڵی ناو کۆمەلگا بە گشتی ئەبین ڕۆژانە ئەم مامەڵانەمان بەردەوام دووبارە بێتەوە لەگەڵ ئەوەی کە بەیەکەوە بەردەوام کارەکەین ئیشەکەین هەڵسوکەوتەکەین لەوانەیە عاجزبوون هەبێ لەوانەیە ئاڵۆزی هەبێت بەڵام گرنگی ئەوە هەیە کە ئاەت ئەو کەسانەی کە لێبوردن کەسانێکن کە چەند دەوڵەمەندن کەسانێکن کە چەند خاوەنی ویژدانن کەسانێکن کە چەند ئەتوانن ئاشتی و تەبایی لە ناو یەکترا بپارێزن چکە هەمیشە ئەو کەسانی هەڵچوونیان پێوە دیارە ئەو کەسانی گرفتێکیانەیە لەوانێ زۆر جار هەڵەو بەرامبەر بکەن قسەیەکی ناخۆش بەرامبەر بکەن یاخو مامەڵەیەک لەگەڵا بکەن مابەڵەیەکی تاتەن دروست بێت تۆ تا چەند لەسەر خۆیت و لێبوردەی بۆی کە و کەسە جارێکی تر بەم هەڵەیانە ڕواتەوە و ئەمە چۆن بتوانین لەم مانگە پیرۆزەیە هەمیشە باوەشی خێر و ئاشتی بۆ یەکتر بکەینەوە باوەشی ئەوە بکەینەوە کە ئایا ئێمە لێبوردەتر بین بەرامبەر براکەمان وڵی هیچ کەبینیە وڵی تۆ ئەوەنە گەورەیت بەقەر هەموو ئۆشتانی کە تۆ پێشبێنی ئەەکەی چونکە بۆ تۆ هەستەکەی خراپەت بەرامبەر کراوە کەچی تۆ بەهاشی خۆشەویستی بۆ کەسەکەی بەرامبەر دەکەیتەوە دەیترە و کەسەی بەرامبەرت خۆی ئەزانێت کە چه هەڵەیەکی کردووە چۆن ئەمە بکەین بە بەشێکی گرنگ لە ژیانمانە چۆن بیکەین بۆی کە هەمومان بەیەکەوە هاوکاری یەکتر بین کە کۆمەلگاکەیمە کۆمەلگایکی کۆمەڵایەتیە هەمیشە بەیەکەوەین هەمیشە تێکەڵ یەکترین هەمیشە لەسەر سفرە یەکترین بەڵام ئەگەر کێشە و گرفتێکمانە بێ با هەمیشە لێبوردەی لە ناو دڵمانە هەبێ هەمیشە بەیەک بڵین ببوورە وڵی کە پێڵی ببوورە دڵ و دەروونێکرێتەوە کەسە خۆشت ئاسوودابی لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە ئەمانە چۆن گفتوگوی لەسەرەکرێ گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆسا مەلاوەها بەرزنجی وەکو مامۆسای ئاینی کە بەڕێزیان ستا لە ستۆتۆی لای ئەمە میوانە مامۆساژیان زۆر بەخێر بێ باش ڕەمەزان پیرۆز بێ لە بەڕێز و لە تەواوی مسلمانانی جیان و مسلمانە کوردەکانمان زۆر بەخێر بێت زۆر سپاس بۆ ئامادەبوونێ باسی چەمکی لێبوردەی یەکەین لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە چۆن لەسەر ئەم چەمکە قسە ئەکرێەوە چۆن باز لەواکرێ کە هەمیشە بێ مسلمانان لێبوردە بن بەرامبەر یەکتر و باوەشی خێر و ئاشتی بۆ بکەن بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين اللهم صل على سيدنا محمد الوصف والوحي والرسالة والحكمة وعلى آله وصحبه وسلم تسليما منیش هەروەها پیرۆزبایی هاتنی مانگی ڕەمەزان و ئەم مانگە پیرۆزە لە بەڕێست و لە کەناڵەکەتان و لە هەموو بینەران و بیسەران و تێکڕای مسلمانانی کوردستان و جیهان ئەەکەم بە بۆنەی ئەم مانگە پیرۆزە و ئومێدەوارم مانگی ڕەمەزان دەرفەتێک بێ بۆ برایەتی زیاتر و لێبوردەی زیاتر و تەبایی و پێکەوە ژیانێکی ڕاستەقینەی مسلمانانە کە ببێتە جێگەی ڕەزامەندی خوای پەروەردگار و ببێتە جێگەی دڵخۆشی و بەختەوەری و ئارامی بۆ هەموو لایەکمان ئینشاء الله. لە ڕاستیدا مانگی ڕەمەزان یعنی دەرفەتێکی زۆر باشە زۆر گونجاوە بۆ ئەوەی ئینسان بنەما یاخود مەبدەئی لێبوردەیی هەڵبژێرێت بۆ چونکە مانگی ڕەمەزان خوای گەورە کە لە قورئاندا بە ئاەت ڕۆژوی ڕەمەزانی لەسەرمان فەرز کردووە ڕۆژوو ڕاستە و خۆ پەیوەندی بە ئیحساس و هەستە ئینسانی و بەرز و ڕێک و پێکەکانەوە هەیە کە ئینسان نزیکەکاتەوە لە تەقوا کە ئینسان نزیک بووە لە تەقوا زیاتر گیانی لێبوردەی گیانی خۆبەخشی گیانی تەبایی گیانی دڵپاکی و برایەتی و نزیک بوونەوە و خزمەتکردنی ئینسانەکانی تیا دروستە بێ و وشەی ڕەمەضان ئەگەر وەکو شە وەریگرین لە چەند پیتێک پێک هاتووە زانایان ئەفەرموون پیتی ڕا واتە ڕەحمەت و سۆز و میهرەبانی خوا پیتی میم واتە مەغفیرەت واتە لێبوردەی خوا پیتی ضاد واتە دڵنیایی و زەمان بۆ چوونە بەهەشتی ئینسان پیتی ئەلیف واتە پارێزراوی و ئەمان لە ئاگری دۆزەخ پیتی نون واتە نور و ڕووناکی لەلایەن خوای پەروەردگارەوە لەناو ئەم وشەی ڕەمەضانە پیتی میمی تایواتە مەغفیرەت و لێبوردەیی یەکێک لەو شتانەی کە خوا داینەوە لە مانگی ڕەمەزانە بۆ عەبدەکانی خۆی ئەفەرمێ من صام ڕەمەضان ئیمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هەر کەسێک مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێ بە ئیمان و ئیخلاسێکی چاکەوە و ئومێد و هیوای وابێ کە خوا پاداشتی ئەداتەوە ئەوە خوای گەورە لە هەموو گوناهەکانی ڕابردووی خۆشە بێ لە شوێنێکە ئەفەرمێ من قامە ڕەمەضانە هەر کەسێک شەوانی ڕەمەزان زین و کاتەوە بە عیبادەت ئەوە خوا لە هەموو گوناهەکانی خۆشە بێ لە شوێنێکە ئەفەرمێ من قامە لەیلەتە القەدری هەر کەسێک دەشەوەکەی کۆتایی مانگی ڕەمەزان لە شەوانی قەدر زیندوو بکاتەوە و عیبادەتی تیا بکە خوا لە هەموو گوناهەکانی ڕابردووی خۆشە بێ لە فەرمایشتی تری پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ
يا ابن آدم لو أتيتني بقراب الأرض من الخطايا ثم استغفرتني لأتيتك بقرابها مغفرة. أفرمي أين وي آدم ئەگەر بە ئەندازەی گۆی زەوی گوناه و تاوانی ئەنجام دابێ، هەرچی جۆری گوناه هەیە کردبێتە، لە دوای گوناهەکان دان بنی بە گوناهەکەی خۆتە و بەرەو ڕووی من بێی بە داوای لێبوردنەوە و ئیستیغفار بکەیت و داوای لێبوردنم لێ بکەی. ئەمە حەدیثی قودسی یعنی خواوە ئەفەرمێت منیش بە ئەندازەی گۆی زەوی بە لێبوردنەوە بەرەو ڕووی تۆ دێم. لێرە خوای گەورە فێری دوو مەبدەئمان ئەکا. یەکەم دانان بە گوناه و تاوانە. باوەڕ بفەرموو ئینسانی وا هەیە دزی کردووە لە خەڵک، ماڵی خەڵکی خواردووە، ئینسانی وا هەیە تعدای ناموسی کردووە لە خەڵک، ئینسانی وا هەیە بە ناحەقی خوێنی خەڵکی ڕژاندووە، بەڵام سوورە لەسەر تاوان و گوناهەکەی. بڵێ بەدەم بڵێ خوایە لێم ببوورە، خوا لێی نابوورێ، بەڵام ئەگەر بێت و لە دڵیەوە قەناعەتی بۆ دروست بێ. وەکو قورئان ئەفەرمێ وەتوبوا إلى الله توبة نصوحا، ئەفەرمێت تەوبەی نەسوح بکەن. تەوبەی نەسوح چییە؟ ئیمامی قورطوبی خوای لێ ڕازی بێ کە مفەسیری قورئانە ئەفەرمێ یەکەم تەوبەی نەسوح ئەوەیە کە ئومێدی وابێ کە ئومێد و قەناعەتی وابێ کە خوا لێی خۆشە بێ. دووەم بە شێوەیەک بێت کە بە هیچ شێوەیە ئیرادەی نەبێ بگەڕێتەوە سەر ئەو گوناه و تاوانە. وە سێمیش بە فعلی واز لە گوناه و تاوانەکان بێنێ و هەروەها داوا بکە لە خوا کە خوا تەوبەکەی لێوەرگرێ. ئەگەر پیاویشی کوشت بێ، ئەگەر دزیشی کرد بێ، ئەگەر ڕیباشی خوارد بێ، ئەگەر زیناشی کرد بێ، ئەگەر هەرچی بێ ئەمری و بێفەرمانی خوا هەیە کرد بێتی، مادەم بەڕاستی ئیستیغفار بکات و داوای لێبوردن لە خوا بکات و ڕوو بکاتە خوا و بەرەو لای خوا بڕوە، خوای گەورە بەو شێوەیە بەرەو ڕووی دێت و لێی خۆش ئەبێ. بۆیە لە ئیسلامدا بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە ئەو دوو مەبدەئە زۆر مهمە. یەکەم مەبدەئی دانان بە گوناح و اعترافکردنەوەی کە تۆ هەڵەیت و کە تۆ کارێکی خراپ کردووە. دووەم ئەو مەبدەئی کە خوا ئەفەرمێ بە تایبەتی بەشی ئەخیری ڕەمەزان، دە ڕۆژی کۆتایی ڕەمەزان، ئەفەرمێ ڕەمەضان أوله رحمة وأوسطه مغفرة وآخره عتق من النار. دەڕۆژی سەرەتای ڕەمەزان ڕەحمەت و میهرەبانی و سۆزی خوادا ئەبارێ و خوای گەورە ئێمە و هەموو لایەک بێبەش نەکا لەو ڕەحمەتە ئینشاءالله. دەڕۆژی دووەم واتە لە دەوە تاک و بیستی ڕەمەزان لێبوردەی خوادا ئەبارێت. ئینشاءالله ئێمەش هەوڵ دەین لێبوردە بین بەرامبەر بە هەموو کەسێ. و ئینسانی دەروون گەورە و ئیمان کامڵ و مسلمانی ڕاستەقینە ئەوە نەبێت تەنها یەک جار لە کەسێک ببوورێ. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یەکێک لەو مەبدەئانەی کە ژیانی لەسەر پێک هێنا بوو و بوو بە قودوە و چاوساغی دەوروبەرەکەی بریتی بوو لە لێبوردەیی، لەگەڵ خێزانی لێبوردە بوو، لەگەڵ ئەو ئەندامانەی کە لەناو ماڵەکەی ئەژیان لێبوردە بوو، لەگەڵ ئەو کەسانەی لە چواردەوری بوون لێبوردە بوو، حتا لە ڕووی ئیداریەوە کەسێک لە کایەکی ئیداری یا سیاسیە ئیشەکە باوەڕ بفەرموو ئەگەر مەبدەئی لێبوردن نەبێ ناتوانێت یەک هەنگاو بەرەو پێش بنێ. چونکە مرۆڤەکان هەڵەئەکەن، كل بني آدم خطاء، هەموو مرۆڤێک هەڵەئەکە و خەیر الخەطائین التەوابون. بەڵام باشترین کەس لەناو ئەو کەسانەی کە هەڵەئەکە ئەو کەسانن کە تەوبە ئەکەن. جا مانگی ڕەمەزان مانگی تەوبە و لێبوردنە. تەوبە یعنی پەشیمان بوونەوە و گەڕانەوە لە هەڵەکان و لێبوردەیش ئەوەیە تۆ بۆ لای کەسێکەچی بەوەی کە ئاعتراف کردو و تەوبە و کردووە. ئەو خوای گەورەیەش بە لێبوردنەوە بەرەو ڕووی جەنابت دێ لێت خۆشەوێ. بۆیە من لێرەوە لەم کەناڵی جەنابتانەوە داوا ئەکەم لە هەموو مسلمانێک کە نەیەڵێت ئەم مانگی ڕەمەزانە بڕوا تەوبەی تیا بکا بەڕاستی و هەر جۆرە گوناه و تاوانێکیش کرابێ مادەم ئینسان تەوبە بکات و ڕوو بکاتە خوای گەورە بە دڵنیاییەوە خوا لێی خۆشە بێ، چونکە خوا خۆی داوای لێ کردوین. ئەفەرمێ وتوبوا إلى الله جميعا، هەمووتان تەوبە بکەن و بگەڕێنەوە بۆ لای خوا. ئەفەرمێ لعلكم تفلحون، چونکە خوا دڵتان خۆشەکا کە تەوبەت کرد. ئەزانی ئێستا هەزاران کەس هەیە کە ماڵی خەڵکی خواردووە، کە جنێوی بە خەڵک داوە، کە زوڵمی لە خەڵک کردووە، کە ڕۆژێ لە ڕۆژان ئەزیەتی کەسێکی داوە. طبعا ئازاردانی خەڵک ئەگەر بە وشەیەک بێ، ئەگەر بە تیر و توانجێک بێ، ئەگەر بە تەماشاکردنێکی نائاسایی و ناواقعی بێ، پێی ئەوترێ پێغەمبەر فەرمێ عەلەیهی سەڵات وسەلام من ئاذا مسلما فقد ئاذانی، هەر کەسێک عەزیەتی موسڵمانێک بدا ئەوە عەزیەتی منی داوە، ومن ئاذانی فقد
آذى الله هەر کەسێک ئازاری منیش بدا ئەوە ئازاری خوای پەروەردگاری داوە بۆیە ئازارەکە معنەوی بێ مادی بێ ماڵ داگیرکردن بێ زەوی داگیرکردن بێ هەر مافێک بێ کە تۆ لە موسڵمانێک گرت بێتەوە بەڕاستی ئەوە زوڵمە ئەبێ لەم مانگی ڕەمەزانەدا ئینسان مادەم خۆی بە موسڵمان زانی مادەم خۆی بە ئیماندار زانی ئەبێت تەوبە بکا بگەڕێتەوە لە هەڵەکانی پەشیمان بێتەوە جارێکی تر ڕوو بکاتەوە لای خوای گەورە لای شەریعەتی خوا لای ئەو دینە پاکە چونکە بەڕاستی ئێمە ژیان 52 ڕۆژێکە ئەمرین و کۆتایی بە ژیانمان دێ بۆیە ئەم هەموو ئاەتانەی قورئان ئەم هەموو فەرمودانەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ نمونە خوای گەورە عەبدەکان و موسڵمانەکان ئەخاتە ژێر پرسیارەوە ئەفەرمێ فەعفوا واصفحوا ئەلا تحبون أن يغفر الله لكم ئەفەرمێ لێبوردە بن یەکتری عەفوکەن و چاوپۆشی لە یەکتری بکەن ئایا پێتان خۆش نییە کە خوا لێتان ببورێت و چاوپۆشیتان لێ بکە کەواتە لێبوردەیی ئێمە بەرامبەر بە عەبدەکان بەسراوەتەوە لێبوردەیی خوا بەرامبەر بە ئێمە هەر کات ئێمە لێبوردە بووین بەرامبەر بە خەڵک دڵمان گەورە بوو سنگمان فراوان بوو چاوپۆشیمان لە خەڵک کرد وەکو مرۆڤێک تەماشای ئینسانمان کرد و ئەو قەناعەتەمان لە ناخی خۆمانە دروست کرد کە خێزانمان منداڵمان کە سوکارمان دایک و باوکمان هەموو کەسێک شایستەی ئەوەیە هەڵە بکا بەرامبەرمان ئەگەر ئەم قەناعەتەمان دروست کرد ئەو کاتە بە ئاسانیش ئەبورین لە خەڵک جا بەڕاستی ئێمە لە مەجاڵی کۆمەڵایەتیە کە مامۆسایانی ئاینی دەورێکی زۆر باشە بینن لە ئاشتەوایی کۆمەڵایەتیە بەڕاستی لەو مەجالەدا خەڵکی زۆر دەروون گەورە ئەبینین خەڵکی زۆر بەرز و باڵا و هەڵکەوتو نوخبە ئەبینین جاری وایە دوو پیا و کوژراوە کە ئەبینێ بەرامبەرەکە بەڕاستی هاتووەتە سەرخەت بەڕاستی مەبدەئی تەوبە و داوای لێبوردنی جێبەجێ کردووە ئەمیش زۆر بە سنگ فراوانی و کابرای خاوەنی کوژراوەکە بە مامۆسایانی ئاینی بە پیاوە کۆمەڵایەتیەکان ئەڵێ قوربان خاتری خوابێ لەبەر خاتری خوا لێ ئەبورین لەبەر خاتری ئەوەی کە جەنابتان ئەوە چەند جارە تەکلیفتان کردووە بە دڵێکی پاکەوە بەبێ مەسلحەت بەبێ بەرژەوەندی ئامادەم ئازادی بکەم لی ببورم بەڕاستی ئینسانە دەروون گەورەکان و هەڵکەوتوەکان بە بەردەوامی ڕۆژانە لێبوردەیی تکرار و دووبارە ئەکەنەوە و لە حەدیثی ترا هاتووە پێغەمبەر فەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئیرحەموا من فی الأرض یەرحەمکم من فی السەماء ئەفەرمێ ئێوە بەزەیتان بێتەوە بە خەڵکی سەرزەوی و چواردەورتانە خوای گەورەش لە ئاسمانەوە بەزەی دێتەوە بە ئێوە و ڕەحمتان پێ ئەکات کەواتە چاکی ئێمە پاکی ئێمە لێبوردەیی ئێمە گونجاندنی ئێمە لەگەڵ یەکتریا بەڕاستی عەطف و سۆز و میهرەبانی خوایشمان بۆ ڕائەکێشێت ئینشاءڵڵا دەستخۆش مام مسابقمانە بینی هەموو ئەو ڕەحمەتەی خوای گەورە بۆ مرۆڤەکان هەیە ئەگەر خۆمان بینە لای مرۆڤەکان کە ئێستا بینی زۆر کەس هەیە بەداخەوە زۆر جارەیە کە کەسێک کێشەیە گرفتی ئالۆزیەکێ بێ بەرامبەرەکەی ئیتر هەم لە خێزان و هاوڕێکەی و هاوسەرەکەشی بێ کە چەندین کەیسمان هەیە لە ناو دادگاکانە کە لێکتر نابورن کە بەداخۆ دوجار جیابوونەوەی لێکێتەوە زۆر جارەڵێنەوە ئەو غەڵەتێکی گەورەی کردو ئەو خۆینێت من لێ ببورم من ناچم داوای لێبوردنی لێ بکەم ینی واز دەکەین ئەگەر ئێمە بە بەرامبەرەکەمان بڵین داوای لێبوردنەکەین و من هەڵەیەکم کرۆ جاری کەمە دووبارە نابێتەوە ئایا ئەمە کەمیە یاخو گەورەی مرۆڤەکانە بەرامبەرەکەی بینوێنێ چکە گەر تۆ ئەم ڕۆحێتە و ئەم هەستە جوانت هەبوو بێگومان ئەو کەسەی بەرامبەرە ئەگەر چەنە تووڕە بێ لێ و چەنە ئاڵۆزیە بێ لێ و بڕوا ئەەکەم دڵی لەگەڵ تۆیا بکرێتەوە جارێکی تر بەواشی خێر بۆ تۆ بکاتەوە ئەمە چەند گرنگە ئێمە هەست بە کەمی نەکەین کە من بە بەرامبەرەکەم وموت داوای لێبوردنەکەم یاخو بمبورە بەڵێ حقیقەت جەناب سەرنجی من ڕاکێشا بۆ بابەتێکی تری ئیسلامی و شەرعی ئەویش بابەتێکە بە زمانی عەرەبی تەواضوعی پێ ئەوترێ یعنی خۆ نزمکردنەوە یا خۆ سادە پیشاندان یان خۆ بچووکردنەوە لەبەر خاتری خوا ئەمە تەواضوعی پێ ئەوترێ پێغەمبەر فەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئەو خۆ بچووکردنەوەی کە هەندێک کەس ئەنانیە و تەکەبوری هەیە و فیزی هەیە و خۆی زۆر بەشت ئەزانێ قەت لە ژیانیا ئامادە نیە هەرگیز داوای لێبوردنێک بکە ئەوە صیفەتی شەیطانە بەڕاستی بە پێچەوانەوە صیفاتی پێغەمبەران و صیفاتی ئەولیا و ساڵحین و پیاوچاکان ئەوەیە کە ئینسان
زۆر سادە بێ و زۆر خاکی بێ. پێغەمبەر وابوو عليه الصلاة والسلام. ئێمە کە ئەهلی ئیمانین هەموو جارێکەڵین ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. ئێمە شاگرد و قوتابخانە و خزمەتکاری پێغەمبەرین عليه الصلاة والسلام. ئەو پێغەمبەرە لە هەموو کەسێ متواضعتر بووە، لە هەموو کەسێ زیاتر خۆی بچوو کردوێتەوە، لە هەموو کەسێ زیاتر سادە و خاکی بووە. حتى ئەفەرمێ من تواضع لله رفعه الله. هەر کەسێ لەبەر خاتری خوا خۆی بشکێنێتەوە، خۆی بچوو بکاتەوە، تەحمل بکات، لە بەرامبەرەکەی ببوورێ، دەستی ئاشتەوایی و برایەتی و تەبایی درێژکە ئیلا خوا بەرزی ئەکاتەوە. ئەمە وعد و بەڵێنی پێغەمبەر عليه الصلاة والسلام. بۆیە من نەسیحەتم بۆ ئەو خوشک و برا بەڕێزانەی کە ژن و مێردن پێکەوە کێشە و ناکۆکیان هەیە، حتا پێغەمبەر فەرمێ عليه الصلاة والسلام ئەگەر دوو مسلمان قسەیان لە یەکدا بڕی لە 3 شەو و 3 ڕۆژ زیاتر حرامە قسە نەکەن بە یەکەوە. يعني حرامە و گوناهە بە بەردەوامی بۆ ئەنووسرێ ئەگەر 3 شەو و 3 ڕۆژ زیاتر قسەت دابڕی لەگەڵ مسلمانێکە. و ئەفەرمێ ئەگەر دوو کەس تەرکی سڵاوکردنیان کرد لە یەکتری، سەلامیان نەئەکرد لە یەکتری، خەیڕهما الذی یەبدأ بالسەلام، باشترینیان ئەو کەسەیە کە لە پێشان نامەیەک بۆ ئەوەکانێرێ، سڵاوێک بۆ ئەوە کاکە. بەڕاستی ئاشتبوونەوە و تەبایی و لێبوردەیی لە مانگی ڕەمەزانە زیاتر بڕشتی هەیە و زیاتر گەورەیە. و ئومێ دەکەم ئینشاءالله ئێمە وەکو گەلی کورد لە هەرێمی کوردستانی عێراق لە ئاستە باڵاکانیش لەم مانگی ڕەمەزانە ئەم بەرە جەژنانە ئەم ڕەمەزانە بکەین بەوەی کە دەست بخەینە ناو دەستی یەکتری، دەستی برایەتی بۆ یەکتری درێژکەین و لێبوردە بین بەرامبەر بە یەکتری و پێگە و شەخصیەت و شەئنی میلەت و نەتەوەکەمان بەرزکەینەوە و دڵسۆز بین بۆ میلەتەکەمان و هەوڵ بین لەم ڕەمەزانە لە هەر ئاست و پلە و پایە و پێگەیەکە هەین ڕەزامەندی خوا بەدەست بێنین ئینشاءالله. مامۆستا زۆر کات باسیەوەکەین کاڵین چەنە گرنگە بەرامبەر یەکتر لێبوردە بین، بەڵام ئەوەش گرنگە زۆر جار دوو کەس ئاڵۆزیەکان یەکجار تۆزێ قوڵە یان تۆزێ زەحمەتە کەسی سێم کە هەمیشە ئەوە پیشەی ئێوە بووە بکوێتە نێوانیان و قسەی ئەڵێ قسەی خێر بکات، قسەی باش بکات بۆی کام دوو کەسە بتوانن لە یەکتر ببورن. تا چەند گرنگە ئەو کەسانەی کە لێبوردن بەس بۆ خۆیان نەبن، بگرە هەوڵ بن بۆ چواردەورەکەشیان باش بن، چکەوە بارەیەکە دەوڵەمەنی هەر بەپارە نییە، بەخوا دەوڵەمەنی بۆیە کە تۆ کەسێکی لەسەر خۆ لێبوردەی بیت. بەڵێ خوای گەورە لە قورئاندا ئەفەرمێ فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره. هەر کەسێک بە ئەندازەی گەردێک یان گەردیلەیەک خێر بکات چاکە بکە لە ڕۆژی قیامەتە ئەیبینێتەوە، و هەر کەسێک بە ئەندازەی گەردێک یان گەردیلەیەک خراپە بکە لە ڕۆژی قیامەتە پیشانی ئەدرێتەوە ئەیبینێتەوە. بەڕاستی ئەمەی مسلمان نابێ متهاوین و سارد و سڕ و ئیهمال و بێکەڵک بین، نابێت تۆوێکی بێخێر بین، ئەبێت توخمێک و تۆوێکی بەرهەمدار بین. ئەو ئەخلاق ئەفەرمێ من سن سنة حسنة في الإسلام فله أجرها وأجر من عمل بها من غير أن ينقص من أجورهم شيء. هەر کەسێ داهێنانێکی چاک بکە لە ئیسلامە. بۆ نمونە جەنابەت ئەگەر مەبدەئی لێبوردەیی لە ژیانتان ڕنگ بداتەوە، ئەگەر بتوانی بیگوازیتەوە بۆ خەڵکو ئەوە دابێنی کە خەڵک بێنیتە سەر ڕێگەکەی خۆت، چەند کەس لە تۆ فێری لێبوردەیی بێ، فێری ئەو عیبادەتە بێ، فێری ئەو کردارە چاکە بێ، تۆ هەر کاتێ ئەوان ئەو کردارە چاکە جێبەجێ ئەکەن و خوا پاداشت و خێر و ثەواب و ئەجریان بۆ ئەنووسێ، هەموو جارێ هی ئەوانیش بۆ تۆ ئەنووسرێ بەبێ ئەوەی لە ئەجر و پاداشتی ئەوان کەم کاتەوە. بۆیە ئێمە قوتابی پێغەمبەرین عليه الصلاة والسلام، مسلمان مقلد و لاساییکەرەوەی پێغەمبەر عليه الصلاة والسلام. ئێمە پێغەمبەر فێری کردوین، ئەفەرمێ بەلیغوا عنی وەلەو ئایە، ئەفەرمێ ئەگەر یەک ئاەتی قورئانتان زانیوە، یەک ڕەوشتی چاکتان زانیوە، لە منەوە بیگەێن و بیگوازنەوە بۆ خەڵکی تر. وەڕوبە سامعین ئەو عامین مبەلیغین. کاتێ من قسە بۆ جەنابەتەکەم لەوانەیە جەنابەت ئەوەنە مێشک ڕووناک بێ، ئەوەندە بە حەماست بی بۆ قسە چاک و خێر و جوانەکان، لەوانەیە لە داهاتوە تۆ لە ئێستای من چاکتر جێبەجێ بکەیت. بۆی ئێمە هەوڵ بدەین ڕەزیل نەبین، بەرچاوتەنگ نەبین، هەر کارێکی خێرمانزانی خەڵکی تر فێر بکەین، چونکە ئەم دینە بەم شێوەیە هاتووە. بەڕاستی ئەم دینە بەم شێوەیە گوازراوەتەوە، دەست بەدەست نەقڵ بووە، حتا لە مەسەلەی طەریقەت و تەسەووفە هەموویان لە پێغەمبەرەوە عليه الصلاة والسلام دەستیان خستۆتە ناو دەستی یەکتری تا ئەگاتە دەستی یەکە بە یەکەی ئەو شوێن کەوتوانە. بۆیە ئومێ دەکەم ئێمە سنگمان فراوان بێ، دڵمان گەورە بێ و لێبوردە بین بەرامبەر بە یەکتری. و پێغەمبەر عليه الصلاة والسلام کاتێ ئەفەرمێ لە ڕۆژی جومعە کە سەر ئەکەوت بەسەر پلیکانە و قادرمەی منبەرەکە بۆ کاتی خوتبەی جومعە، پێی نایە سەر پلیکانەی یەکەم فەرمووی ئامین، پێی نایە سەر پلیکانەی دووەم فەرمووی ئامین، پێی نایە سەر پلیکانەی سێم فەرمووی ئامین. دوایی ئەسحاب لیان پرسی خوایان لێ ڕازی بێ، وتیان قوربان بۆچی وات فەرموو؟
فەرمووی ئەوە جیبریل بوو هاتبوو بۆ لام ئەی فەرموو هەر کەسێک سەڵاوات لەسەر تۆ نەدا خوا لێی خۆش نەبێت و خوا آخر شەڕی بکە و دوعایەکی خراپی لێ کرد منیش وتم ئامین هەر کەسێک کە دایک و باوکێکی بەتەمەنی هەبێ و نەیان کاتە کایەیەک بۆ ئەوەی خوا لێی خۆش بێ چۆن بڵێ خوا لەو کەسە خۆش نەبێ منیش وتم ئامین هەر کەسێک کە مانگی ڕەمەزان بەسەریا بێ و نەتوانێت کارێکی وا بکە کە خوا لێی خۆش بێ لە هەر سێ حاڵەتەکە کە جیبریل دوعای لێکردن من وتم ئامین جا قسەکەی من ئەوەیە لێرە لە خزمەت جەنابتانە کە مانگی ڕەمەزان دێ پێغەمبەر فەرمووی عەلەیهی السەڵات وەسەلام الجمعة إلى الجمعة ورمضان إلى رمضان كفارة لما بينهن ما اجتنبت الكبائر أفرمي مانجي رمضان تا أقاته مانجي كي رمضاني تر كجيشتي تمانجي رمضان خواليت أبوره هەر خوای گەورە خۆی مانگی ڕەمەزانی کردوتە مانگی لێبوردن بەڕاستی بە مەرجێ خۆتی لە گوناهی گەورە پاراست بێ ئەوەشیان ئەمێنێتەوە بۆ بینی عەبد و خوا و ئەگەر حەقی خەڵکی تیا بێ بە هیچ شێوەیە خوا لێت خۆش نابێ تا حەقەکەی خەڵک و مافەکەی خەڵک نەگەڕێتەوە بۆ شوێنی خۆی مامۆستاوەکو دوایین پرسیارم بۆ بەڕێستان ئێوە بێگومانە بینی لە میبەرەکانی خۆتانەوە هەمیشە پەیامی جوان و ئاینی بڵاوکەنەوە بۆی کە ئاشتی و تەبای لەناو خەڵکا بەرپا بێت و هەمیشە ئێستا بین لە مانگی ڕەمەزانشا دوای نوێژی عەسر هەم دانیشتنەوە کۆمەڵێک وتاری بە نرخ بۆ هاوڵاتیان و مسلمانان نەخەنە ڕوو تا چەند گرنگە ئەمانە بەردەوامی هەبێ و لە کەسێکەوە بۆ کەسێکە ئەم پەیامە جوانانە بڕوا بۆی کە بتوانن ئەمڕۆ بە درەنگ بزانین لە بەیانی کە بتوانین باوەشی خێر و لێبوردەی بۆ برا خوشکەکانمان بکەینەوە سوپاس بۆ جەنابەت منیش بە کورتی پێغەمبەری خوا درود و سڵاوی خوای لەسەر بێ ئەفەرمێ ئین العولەماء وەرەثەة الئەنبیا بەڕاستی زانا ڕاستەقینەکانی ئیسلام میراتبەری پێغەمبەرانی خوان میراتبەری هەموو پێغەمبەران عەلەیهیم السەلات وەسەلام و کاری پێغەمبەرانەکەن فعلەن مەیدانی کاری مامۆستای ئاینی چی لە مزگەوتا بێ چی لە کەناڵەکان بێ چی لە بۆنە و مناسەبەتە ئاینی و ئاشتەوایی و مارەکردن و کۆبوونەوە دینیەکان بێ مەیدان و یعنی کاکڵەی ئیشی مامۆستای ئاینی ئەوەیە کە هانی خەڵک بدا بۆ کارە چاکەکان وەکو تۆ ئەفەرمووی چی لە وتاری جومعەدا بێت چی لە ڕۆژانی ڕەمەزاندا بێت لە دوای نوێژی عەسر کە وتارێکی ئاینی کورد پێشکەشەکرێ بەڕاستی مامۆستایانی ئاینی پێویستە ماندوو نەبن پێویستە دڵنیا بن زۆر زۆر لەوەی کە خوا پاداشتیان ئەداتەوە بە هەزاران قات پێویستە دڵنیا بن لەوەی کە کۆمەڵگە پێویستی بە کاراکتەر و بە قیادە و بە سەرکردەی وەکو ئەوانە لە ڕووی دینی و ڕۆحی و معنەویەوە خەڵکەکە شەحن بکەن وهانیان بدەن بۆ ئەوەی کۆمەڵگەیەکی زیاتر متەماسیک و پێکەوە گرێدرا و بەهێز و تۆکمە دروست بکەن هەر وەکو تا ئێستا کەم تەرخەمیان نەکردووە ئێستاش مامۆستایانی بەڕێزی ئاینی زیاتر دڵیان خۆش بێ بە خۆیان و مطمئین بن کە لە ڕۆژی قیامەتە ئەگەر لەسەر ئەو سلکە و لەسەر ئەو ڕێگەیە بەردەوام بن لە خزمەتی پێغەمبەران و شەهیدان و ئەولیا و صالحینە ئەبن منیش لێرەوە دوعای خێر بۆ هەموو مسلمانان بۆ هەموو مامۆستایانی ئاینی بەڕێزەکەم وەسڵاو و ڕێزیان بۆ ئەنێرم و دوعای قبولبوونی تاعات و عیبادەت لە جەنابتان و لە مامۆستایانی ئاینی و لەسەر جەمبینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویستی ئەم کەناڵە خۆشەویستە دووبارە سپاس بۆ تۆ زۆر زۆر بەخێر بێیت سپاس بۆ وتە جوانەکانی بە هیوای ئەوەی کاممان بتوانین ڕۆژانە لێبوردەبین بەرامبەر یەکتر بۆی کە بتوانین کۆمەڵگایەکی ئاشتی و پێکۆژیانمان هەبێ و وام مانگەش مانگێکی خێر و ئاشتیە کە بتوانین هەمومان باوەشی خێر بۆ یەکتر بکەینەوە گەورەی خۆت پیشانەی دووبارە سپاس بۆ تۆ زۆر زۆر بەخێر